بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان تایبەتی بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان و بەرنامەی دوانگەی خەڵک لە خزمەتانان بۆ پێشکەشکردنی بابەتێکی دیکە بۆی کە ڕای ئێوەش لەسەرم بابەتە بزانین ئایا کاریگەری قەیرانی دارایی لەسەر زۆربوونی گرفتە کۆمەڵایەتیەکان چییە؟ دیارە لە ساڵی 2014 6 ساڵ دەبێت کە قەیرانی دارایی ڕووی لە وڵاتە کردووە هەموو جار داتاوە ئامارەکان لە ناوەندە جیاوازەکان پێمان دەڵێت لەگەڵ بوونی قەیرانی دارایی تا دێت ئامارەکانی تون و تیژی و گرفتە کۆمەڵایەتیەکان لە ڕێژەی تەلاق لە تون و تیژە خێزانیەکان بەگشتی زیاتر و زیاتر بەرزتر دەبێتەوە. بۆیە تەوریم شۆمان تەرخان کردووە لەسەرەوەی کە ئایا کاریگەری قەیرانی دارایی لەسەر زۆربوونی گرفتە کۆمەڵایەتیەکان هەیە چۆنەوە بەتایبەتی پێویستمان بەڕای ئێوە هەیە هەم لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەی پەیامەوە هەیە وەم لە ڕێگەی پەیجی پەیام لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بزانین ئێوە چه جۆرە بابەت و نمونەیەکتان لایە لەوەی کە گرفتی قەیرانی دارایی کاریگەری کردووەتە سەر گرفتە کۆمەڵایەتیەکان گرفتە خێزانیەکان. دیارە لە فەیسبوک هاشم عەبدوڵڵا دەڵێ قەیرانی دارایی سەرچاوەی هەموو کێشانەیە کە ئێستا هەن لە کوردستان وەکو کێشە کۆمەڵایەتیەکان و خۆکوشتن و کۆچی بەلێشاوی گەنجان بۆ وڵاتانی دەرەوە کە دیارە کۆچی بەلێشاوی گەنجان بۆ وڵاتانی دەرەوە یەکێکە لەو گرفتە سەرەکیانی کە هەموو جارێ لەگەڵ نەهامەتی و نەکبەتی و نەداریەکان کە ڕووی لە کۆمەڵگەی ئێمە کردو لە ساڵەکانی نەوەتەکانەوە بە تایبەتی تا 2023 ئەمانە کە ڕۆشنە دەرەوە هەبوو بەڵام لە دوای سەرەڵدانی جارێکی دیکە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان و بە تایبەتی دروستبوونی شەڕ لە ناوچەکەدا جارێکی دیکە کۆچی گەنجان دەستی پێکردەوە. کارخ عەبدوڵڵا دەنووسێ بەهۆی قەیرانی دارایی جیابوونەوەی خێزانەکان زیاترە لە زەواج. یاسین عەزیز دەڵێ بەهۆی قەیرانی دارایی گەنجان ڕوویان لە دەرەوەی وڵات کردووە و گیر و گرفتی خێزانی زۆر بوون وای لێ هات خەڵک خۆی بکوژێت. محەممەد ئەحمەد دەڵێت قەیرانی دارایی هۆکاری هەموو کێشەکانە چونکە وا دەکات هیچ هیوایەک بە ژیانی ئێستا و ئایندە نەبێ وەکەوەی دەبینرێت لە کوردستاندا. باوەس کوردی دەڵێت تاکی کوردی بە درێژایی 39 ساڵی حکومڕانی کوردی باجی قەیرانی دارایی دەدات کە ئەماش زیاتر کاریگەری خراپ لەسەر لایەنی پەروەردە و فێرکردن دەکات. کۆسار محەممەد دەڵێ قەیرانی دارایی هۆکاری سەرەکی زۆربەی گرفتەکانە. بەشێکی دیکە لە کۆمنتەکانتان ماون کە بیان خوێنمەوە دیارە لە پەخشی ڕاستەخۆ لە پێیجی شادەتوان ڕاستەخۆ کۆمنتەکانی خۆتان بنووسن و لێرەوە بۆتان بڵاو دەکەینەوە. دەچمە لای پەیوەندیەکی تەلەفۆنی کاویش بەڕێز کاک محەممەد لە سلێمانیەوە لەگەڵمانایە. کاک محەممەد سڵاوی خوا لێبێت دەمەوێت ڕایجەنابێت لەسەرەوە بزانم ئایا قەیرانی دارایی کاریگەری هەبوو لەسەر زۆربوونی گرفتە کۆمەڵایەتیەکان؟ آره والله بۆ بەس من لەسەر ئەو قسە ناکەم جاکەم لەسەر یەک شتێکە ئەگەر ئیمزازەمە. چۆن کاک محەممەد؟ لەسەر شتێکتر قساکەم. لەسەر چی قساکەی؟ لەسەر ئەم بابەتی ئۆنلاینە. بابەتەکە ئێمە پێیوەستە سێرکە کاک محەممەد کەس ناکری چاوەری ئێمە نەپارێ نەک لاپتۆپ نەخەت نەیت. فەرموو زۆر بە خێرایی دەمەوێت دەرفەتیەوە تەبێت کە ڕای خۆت بخەیتە سەر بخەیتە ڕوو لەسەر ئەوەی کە دەتەوێت. لەسەر ئۆنلاینە ویستم قسە بکەم. فەرموو کاک محەممەد. من ئەدەما ئۆنلاینە شتێ باش نێ کە حکومەت دای ناوە ئەڵێ بیکە کەسێکی لێ فێر نابێ سوودێکی لێوە ناکری داواکارم لێ پاسگەرە زۆر لە ویشەکە بیکە هیچ سوودی نییە وەی خۆ فێرمکارم ئەگەر وازە وەڵای نایکەم. باشە سپاسانەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد لە ژاراوە کاک حەمڕەشیمان لەگەڵ کاک حەمڕەشی سڵاوی خوا لێبێت دەمەوێت بزانم ڕات لەسەرەوە چی سڵاوی خوای لە کارمەندەکان بەگشتی ڕێزم بۆ تەلەڤیزیۆنەکە زارکاز دەلالی بەڕێز. زۆر سپاس کاک حەمڕەشید ڕێز و سڵاومەیە بە ناوی هاوڕێیانیشم لە پەیامەوە. فەرموو بزانم ڕات لەسەر تەوەری ئەم شۆمان چیە؟ ئایا قەیرانی دارایی کاریگەری هەبووە لەسەر زۆربوونی گرفتە کۆمەڵایەتیەکان؟ هەمومانەوەی دەزانین بینەران و بیسەرانی زۆر باش ئەوەی کە تەمەنێکی ڕابواردووە کە کاسە پڕ بوو ئاشتی دروست دەبێت لە ماڵێدا بەڵام بەداخەوە تۆ ئەو وڵاتە بە پیت و بەرەکەتە ئەم خاکە پیرۆزە شیاوی ئەوەی نەبوو ئەوەی توش بکرێ خوا ئەوەی بگری ئەوەی دروست کرد. کاک حەمڕەشید هەمیشە خێزانی کوردی با بڕێن پەروەردە و کەلتور و ڕەسەنایەتێکی زۆر جوانی هەبووە بەڵام تا چەندە ئێستا و ڕەسەنایەتیە یا و کەلتور و بنەما جوانی کە بۆ پەروەردەی مناڵەکانمان هەبوو هەمووەمانە تێک چوون ڕەنگە بەشێکی بۆی گرفتە داراییەکانەوە بوو بێت. بەداخەوە
بەداخەوە من زۆرجار گوتومە هەرچەند دەڵێن سەردەمی حەولەمە و پێشکەوتن و تەکنەلۆژیا و نازانم چی هەر پەندە پێشینەکەی خۆمان چاکتر بوو کە چاوانە و شەوانە و ڕۆژانە ڕامان دەبووان بە ژیانێکی خۆش و سەربەردیەوە ئێستا نەوەلا بۆ خاز ماوە نە بۆ نیشتیمان ماوە نەبراوە پای بۆ برای ماوە نە کەس و کار بۆ کەس و کاری ماوە نە دۆستایەتی ماوە ئەمە بە حیساب پێشکەوتن هەیە کاکە ئەمە سیستەمی سەرمایەداریە چەسانەوەی گەلانە تێگەیشتی دوو بەش دروست دەبێت دوو بەرە یا بەرز دەبێت لەسەر وەدا یا لە ژێرەوە تیاڵ دەڕوانی و دەبوو خوا بە قوربانی بم قبوڵی نەکا خوا بەڵام زۆر بە تەحەموول و بە سەبرا خوا ئەوانە بگری ئەم میلەتانە وا لێ دەکەن ئەم میلەتانە تووشی ئەو ناڕەحەتی دەکەن ئەمە زلێزەکانن بەڵام داخەکەم کار بەدەستانی خۆشمان ئەوانەی بەگوێی ئەو زۆردارانە دەکەن ئەمانە ئێستا ئەوڕۆ لە ساحەکەدا تەراتێن دەکەن لەنا ئەو میلەتە شیاوی ئەوەی نییە ئەوەی لەگەڵ بکرێ ئەو وڵاتە شیاوی ئەوەی نییە بەو شێوەیە ئەم خەڵکە بێزار بێ لە ژیانی خۆی بە تایبەتی گەنج کە نەیدیوە کاکەمە ژیانێکمان ڕابواردووە 35 ساڵ ناڕەحەتیمان لەگەڵ بە حەز ڕابواردووە ئەمە تەحەموول دەکەین ئێستا من هەر چۆنێکی بێوەکو خۆم تەحەموولی ئەوانەش دەکەم دەزانم ئەوانەش وەکو بەقی سەراو دەتوێنەوە و دەڕۆن بەڵام گەنجە قوربەسەرەکان ماڵوێران هەمووی سەرگەردان بێر و بوێدا هاتەمان ساکە دا هەر هەموو وڵاتانی دەرەوەم دەنێ ئێستا ناکەم 2 سەعات لەوێ نامێنمەوە کاکو وڵاتەکەی خۆم بوێ نادەم یا پشت لە وڵاتی خۆم ناکەم ڕناکەم لە دەستی ئەوانە دەبێت ڕابکەن و بڕۆن زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک هەمەشوو لە ژاراوە لەگەڵمان بووی دەچمە ڕانیە لای کاک ڕێبوار کاک ڕێوار سڵاوی خوا لێبێت فەرموو بزانم ڕای جەنابەت لەسەرەوە چی ئایا قەیرانی دارایی کاریگەریان لەسەر زۆربوونی گرفتە کۆمەڵایەتیەکان دروست کردووە؟ سڵاوی خوای لە جەنابێت بێ کاک ڕێبوار زۆر سپاس بەڵێ سەپارەت بە تەوەرەکەتان کاک ڕێبوار بەڕاستی قەیرانی دارایی یەکێکە لە کێشەهەرە زۆرەکانی کۆمەڵایەتی بەڵام بەڕاستی هۆکارەکەی من بۆ حکوومەتی هەرێم ناچارمەوە بەڵام هۆکارەکەی بۆ خەڵکی کوردستانە چارمەوە بە تایبەتیش بۆ دایانی محارەتەکان و ئێوەش بەرپرسن لەم قەیرانە و لەو کێشانە ئێمە بەڵێ ئەمەکان هەموویانەوە ئێوەش کاک جەلال وەکو ئۆپۆزیسیۆن ئێوە دەستباری خۆتان ئەزانن یەشەتی و پارتی و حکومەتی بەڕێوە ئەبن ئێوە دەستبارتان کردووە ئێوە هەموو دارێ ئەو حیزبانە لە کاتی تەنازول بوون ئێوە دەستان دەگرن و چۆدان دەکەن بۆ نمونە وەکو کۆمەڵی ئیسلامی ئەتوانێت لە حکومەت بێتە دەرێ بایکۆت حکومەت هەر بایکۆت لەو حکومەتی کە بان لە پەرلەمانش بێتە دەرێ ئەنە خۆوە کاک جەلال ئەوە حکومەت نییە ئەوە گاڵتەزاریە بەڵام هەمووی خەدای ئەو میلەتە ملەتە بەستەزمانێ ملەت وەکو مێگەلە مەڕیات باوەڕ وایە بەهاتنە دەرەوەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە نمونە کۆمەڵ یەکگرتوو لە پەرلەمان و لە حکوومەت دیدی گرفتی دارایی چارەسەرە بێت؟ بەڵێ چارەسەرە بێت پێکەوە بڕژێنە سەر شقامە و حکومەتە بەدەرنی چۆن چارەسەرە بێت؟ بەڵێ ئەگەر ئێوە بێنە دەرێت هەموو معارضەکان بێنە دەرێت وەرنە سەردادەکان چلات بۆ يعني پێم سەیرە 6 ملیۆن کەس دەدوو بنە ماڵە بترسێ وەڵی لە هیچ دەوڵەتێکی دنیام نەدیوە لە هیچ شوێنێکی دنیا شتی وام نەدیوە کاکترا يعني پێم سەیرە ئەو میلەتە بەرنامە دەکەن وەڵی داواکاریەکم لە بەڕێزدان هەیە لە جیاتی خۆ سەپاڵکردن بۆ بەرنامانە شتێکی يعني شتێک بورژێن کە خەڵک بێتە سەردادە ئەوە خەڵکە حیبە شەرمەتاکەی بنووسێتەوە بۆ کاک ڕێبوار شت ماوە باس نەکرێت لەوەی کە خەڵک ئەگەر بیەوێ دیفاع لە کاک ڕێبوار بەسە تاکەی والله كاك جلال من ليرة أما أقدر حافظ في كاك جلال كاك ربار أقدر خلق بيو برجري لما في خوي بكا بو شت ما هو بحث نكريت شت يعني استمونا داد قريم ده صلاتي كيسته ما هو لبن أرزة وتاع أسمان ما هو بحث نكريت وخلق هربية دنجلي خو بتنها بحزبك وبدو حزبي شارستر ناكري لكاتيكا لروج يل بجاردني جا أم خلقانا برجري أو ده صلا أو حزبه أو بوستيونانا ناكن بلام أي خلق يستا کابرا بە 6 ڕۆژموچەی وەرنەگرتووە کە خۆپشاندان دەکەی 200 کەس دێتە سەرجادا تۆ بەتەمای خەڵک ینی لە بێهوشیاری و لە نەزانی زانیاریەکان یا بێت لەوەی کە نایەتە سەرجادە یا خۆی دیفاع لە حەقی خۆی ناکات ئێستا من بێم بڵێم با من هانی بدەم بێتە سەرجادە لاین لەوە زیاتر هاندان کە خۆی 6 ڕۆژ جارێک موچە وەردەگرێ
خوا ئاگای لێ هەتا ئەو هایە هەتا میلەت ئەوە زەلیل و کۆی لێیە بەخۆشمەوە ئەوانە هەر ئەو ملەتی دەستەوسێنەوە بەڵام دەستیان خۆش بێ دەست خۆشی لە شێدی و پارتی دەکەم کە دوو بنە ماڵە بە پەندەی دەستێ ناپەڕن تحدا لە 6 ملیۆن کەسەکەن 6 ملیۆن کەسیان کەلەپسە کردووە 6 ملیۆن کەسیان زەلیل کردووە 6 ملیۆن کەسیان کۆی لەکردووە هەر پێم حی بە وڵای حی بە خەڵکی جا و ناوس نووزەنەکە لەسەر تەلەڤیزۆن و لە فەیسبوک و حی بە وەرنە سەر زادت چییە یان خۆتان بێدەنکەن یان وەرنە سەر زادە داوای مافی خۆتان بکەن و باوانە چیانە ئەو هەموو نووزانەوە چییە زۆر باشە کاک ڕێبوار سپاس بۆ ڕاکەت سپاس بۆ پەیوەندیەکەت دەچمە سلێمانی لای کاک بەختیار سڵاوی خوا لێ بێت دەمێ بزانم ڕای جەنابەت لەسەر تەوەری دوانگەی خەڵک چیە ئایا قەیرانی دارایی چۆن کاریگەری لەسەر زۆربوونی گرفتە کۆمەڵایەتیان کردووە بۆ نمونە جەنابەت هیچ نمونەیە کرد لەلایەک کە کاریگەری کردبێت دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم برازوانەکەم زۆر سپاس کاریگەری زۆرەی خەیرانەکان من بەرخۆ نەتوانم مەسەلەکانەوە یەکەم وڵاتە یەکەم ئێمە وڵاتێکین بەناسووناوە یان یەکەم هەرێمە یان سۆڤی هەرێمە کە لە عالەما من تاریخم زۆر خوێنێتەوە کە ساڵێکە سێمە حەسوورا بێت هەر لە ڕۆم و عەجەم و تاریخم زۆر خوێنێتەوەی ئەگەر بێت ئەم دراوە بەوە ئەم ئیشە بەوە ئەمەیان بەوە بۆ کردن بۆی خەڵک بژی زۆر نەچی ناوینەکانەوە تەمەنم خێراتە زۆری هەیە جیاوبوونەوەی خێزان و کراتانی خێزان ئەوە چی ئەمانە دەسەڵاتیان هەیە بزانە چیان کردو کاکە بزانە چیان کردووە بڕۆ فێرینی پاڵی سوێنی و هندی و فارسی و عەجەمی و پڕ و تەسخەڵەی ئەم وڵاتەکە چیان لە وڵاتەکە پێی شاری شێخی نەمەرکە بزانە چی بەسەرهاتووە پێی شاری برای مەحمەی نەمەرکە بزانە چی بەسەرهاتووە کوڕی بیکەن بە خاتری خوا ئەمانە نازانم خوا چۆن نردنی ئەم میکرۆکاتە کۆنا هیچ نییە بە قوربانی چاوم چۆن کاریگەری نییە کاریگەری زۆرە بەڵام خەڵک مستاقە جەناب و یەخسە فەرموو ئێستا دوو قسەیکە بکەی بانەکە حەجیانە بە کەناڵەکە داخن کاکە تۆ پێڵێ ئەڵێ ئەمە ڕاست و ئەمە چەپە ئەو نایکا کاکە خەڵکیان بە فەیسبوک و ئەمسەر و ئەوسەر و ئەنتەرنێت و یاری و حەب و تلیاق و نازانم چی مەشغوڵ کردووە مەجموعەیەکی گیان با گیانت خۆش بێ با هەندێک نمونەی واقعی لەسەر کاریگەری قەیرانی دارایی لە گرفتە کۆمەڵایەتیەکان بزانم هیچ نمونەت لایە لە نمونە ڕەنگە دراوسێ زۆرم لایە چۆنە وەک نمونەکان وەکوچین نمونەکان وەکۆیە کاکەکیان بڕۆ فێری جابوونەوە تەڵاق کەچەنە زەواج نییە لە وڵاتە ئەو هەموو کچوو و کەسوکاری هەموومان بەخار هەمیەوە نەکرد شووەکانە پڕنێنە ناتوان کاکە ئەمە یەک دووەم کاکە خەڵک دەری نابڕێت خەڵک بۆکو پێمەتی سستیان کردوون کاکە خەڵکیان بەم فەیسبوک وشتە کوڕەکەی من و کوڕەکەی تۆ سەعات وانساڵە سێ لە خۆ بەخۆ باەکە بەجار ئەم ئەنتەرنێت و منتەرنێتەوە برا گەورەکەم کاکە قەیرانی ئەمانە زۆر زۆرە ئەمانە بەس یەک کەونەیە نای خۆی تەبارەک وتەعالایە بەزەوان تۆڵانەکەدە ژنا من و تۆ بە تەمادین کاکە من بەقەی مەحەممەد ڕەزاقی نەچمە بەشانوەیە کاکە من حازرە بلانی یەکەم کەس بێم لەبەر دەی سەرا خۆشاندان کەم کاکە کەس نایە لەگەڵتا کاکە مامەفا هات مرور هاتن دەستیان خۆشوی هاتی تۆ کاکە خەڵکەکە خۆیان مستاقن بە قوربانی چاوم ئەم خەڵکە خۆی سیان بۆیە خۆی تەبارەک وتەعالا غەدر لە کەس ناکە ئەوەی کە زۆر ئینسانی خۆش بێ لە پێ خۆی تەبارەک وتەعالایە خۆی تەبارەک وتەعالا سەرم لە ڕێکی سپی مرۆڤ بکات بەڵام مرۆڤ خۆی خراپە بە قوربانم تۆ چی بکەی فڵان چی بکەیت قەناتیش کەم لەولا بۆ دروست بووە پارەی زار و بەرد و عالەمی لایە هەرچی پارەی گەنجم ساری لایە هەرچێ گەعدەم بۆکە لە پارتی ئازادی کاکە خۆپساندانەوە نابێ ئەبێ خەڵک هەر هەمووی لە پێشتا من چاوی ئاسایش و پۆلیس و پێشمەرگەی قارەمان ماسەکەم ئەبێ ئەوان کاکە ئەوان ئەمەیان قوڵێ کاکە نەبووە وەڵڵا وبالله وتەڵای عەفومکە کاتێکی لای خوا لە عالەما من زۆرم نێشوو خوێنێتەوە هیچ لە هیچ وڵاتێکە نەبیسراوە لە ساڵێکە تێمەعاد نە لە لوبنان نە لە فەڵەستین ناکە نە لە کوێ نەبوو ئەمەنە بە کاکە لە ئەفریقا ئەمەنیە بەڵام کاک بەختیار ڕەنگە هەر ئەو مێژووەش کە خوێندووتەوە ینی لە مێژووشان نەبوو بە هیچ میلەتێک وەکو میلەتی کورد ئەم نەعەدالەتی و نادادگەریە و زوڵم و ستەمەی قبوڵ کردبێ بەم شێوازە نییە نەبووە نەخێت زۆر سپاس خۆی زمانی ئێمە بەڵێ پێشمەرگە بووین بەڵێ هیچمان قبوڵ ناکرد ئێستا کاکامی قبوڵ پیرە سۆچی لێەکەم زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس دەکەم مەمنون دەچمەوە کۆیە لای کاگۆشمەند سڵاوی خوا لەبێت ئەم کاتت باش دەمەوێت بزانم
ڕای جەنابەت لەسەرەوە چییە؟ چۆن قەیرانی دارایی کاریگەری لەسەر گرفتە کۆمەڵایەتەکان دروست کردووە ڕۆژ بە ڕۆژ ئامارەکانیش بەرەوەڵکشان دەچن؟ سڵاوی خۆی گەورە لە جەنابیشت و سڵاو لە هەموو بینەرانی ئەم کەناڵە دەستەکانتان خۆش بووی بەنسبەت تەوەرەکەشت من ناڵێم قەیرانی دارایی شتێک نییە وجودی هەبێت لەبەرەوەی ملیاران دۆلار ڕۆژانە لە کەناڵە چاوەشەکاریەکان سەرف دەکرێت بە ملیاران دۆلار لە دەیها لەبەرەوەی ئەوەی گورە قەیرانی دارایەمە غەڵەتە دەبی پێبرین قەیرانێکە کە چەسانەوەی میلەت چکە کاتێک دەرێ قەینار ئوزرێک دەبێت بەوان بەڵام وتەکێ دەڵێ خۆی زاڵم و مەزلوم هەندێکیان جارێک بۆچی یەکن لەبەرەوەی زاڵم و مەزلوم ئەوەی زوڵمەکەی دەکات مەزلومەکەش کە خۆی بە مەزلوم دەزانێت پێدەنگە بەڵام من بەڕاستی یەک ڕەخنا لەو هێزانە دەگرین کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن دەزان چکە من بەڕای من پەرلەمان شتێکی زیادەیە ئەوە دەبووە بیکەنە شتێک لە خۆی دوکان و هەندێک سوپەرمارکێت تۆشتان لۆشتانە زۆر باز بوو لەبەرەوەی هەموو کەس دەزانین لە دوای 96ەوە لە دێگەرەی کاو شارەی منە سنوورێک هێزێک دەیبا بەڕێوە ئەو دیوک سنوورە چکە و هەر کاتە حەزیان کردووی پەرلەمانیان داخستیا تەنانەت ئەو حیزبانەی کە بە ئیسلامیەکانەوە بەوەکانی کەشەوە بوونە بۆیان سازارێک لەوەی برێن کوردستان ئازادە دەستنە پرۆسەکی کاڵتەجاری من چاوکەکەوتنێکم هەیە لە یەکێ بە حکمەوەی خاوەنکەدایکی تایبەتم و لە کۆی دیارم لە خۆپیشاندانەکانیش بەشداریم کردو زۆر ئەوش وێ بەڕان یەک چاپەکەوتنێکم هەیە لە 90دا لە 2010 پێش هەڵبژاردنەکان لەوێ بەنەف بە ڕۆژنامە نووسەکەی دەرم دەرم 15 ڕۆژی کە سیدا چاوەڕێکە حیزبەکان دەستنەوە ئێوارەکەی بۆرە دەکەن دەرین وڵایەکێتی و پارتی تەزویریان لێکردی کاکە ئەو سیناریۆیە نەبراوە ئەو گاڵتەجاریە نەبراوە هەر عەلەوێ لە 11 ڕۆژ پێش هەڵبژاردن هێت ساتپێکەوتنەکەم دەرم تۆ سیر کە لە ئێوارەی سیدا برسینۆ کە هەڵبژاردنە دەرم ئێوارە کەناڵەکانیان بدینە دەرێن وەڵاوە کورسیمان کەمی با بەوە جارێک دەرێ ئەوە شتەکە بۆیاغەکە حیزبەکان بۆ داکە نابێ بۆیاغە پێویستەوە کۆ برادەرە گوتی لە ڕێگ و ڕیشەی هەم وڵاتە بێ لە دێرێ بێ ئەمە قیمەتی عەدالەتی کاکە سیرکە تۆ باسی چ دەکەی ئەسڵ شتە نەمایە بە ناوی خێزان کام کەس زێ ڕۆژ نەبینی شتە نەمایە بە ناوی بەهای ئەخلاقی خۆمە بەس پارەمان پێویست لە پارە دەکەم کام ئەخلاق ئەوەسانێ بڕۆ چی شوێنی باڕات و پێڕەڵایی چی ئەمە خۆم ئەزانم لە ڕۆژانە ڕوو دەدا لەم وڵاتە ئەوەی تۆزێک لەم ئاشتانە ئاگادار یان ئێستا لەو ڕۆژانە شتێک تۆ ڕکۆمەڵایەتەکانی داژیتی وڵا با من نامێت لە کەنەلەکەی گۆداویبری وڵا پران ماڵ ئافرەتی کورە با بەکارەکە لە پران ماڵ و شتی دێت چووە ئێستا چ شتێک نایە بە ناوی ئەم بەشتێک زۆر باشە کاک ئۆسمان با دەرفەت بدرێنەوە هاوڕانی تریش کە لەسەر با دەرفەت بدەن بۆ هاوڕانێتیش کە لەسەر هێڵن سپاس بۆ پەیوەندیەکەت دەڵی کە دەرفەتی باشم پێدەی ڕای خۆت خستە ڕوو دەچمە عربەت لای بەڕێز کاکدارە سڵاوی خوا لێ بێت تۆم کاتت باش کاکەگیان سەلام عەلەیکوم عەلەیکوم سەلام وەرەحمەت الله حەو برای باوکم لە دوای حەربی جیهانی دووەم لەلایەن غەرب و شەرقەوە کە بەرلین ناسرا بوو بە دڵی ئەڵمانیا کپ کرا و گیرا کۆنتڕۆڵی شەڕ کرا دوای ئەوە دوکانێ لەو سەرنانەوەخانێ لەم سەر شتەکان وردە ژیان ئەبوژێتەوە دروست دەبێت یەکێک لە دوکانەکان نانەوەخانەیە کە خەڵک بەڕێز وەفتاوە زەلامێیەت لە پێش خەڵکەکەوە ئەڕوا دەڵێ ئەوەنە نانم بەرێ زەلامێ لە ناو ڕیزەکەیەتە دەرەوە دەستی ئەگرێ ئەڵێ بڕۆ دواوە بەسەرە بۆستە ئێمە حرممان دۆڕانوە ئەخلاقمان نەدۆڕانوە کەسە شیرینەکەی من ئێمە کاڵێن ئەخلاق خەیاڵمان ڕێک بۆ داوێ نەچێت ئەخلاقێک گوێگرتنە بیستنە خەوتنە خۆشتنە نوێشکردنە هەنگاونانتە هەناسەتە داڵغەت ئەخلاق هەموو شتێکە خوای عەزەوەجەل بە پێغەمبەری ئیسلامە فەرمێ لەعەلەکە لەخولق عەظیم تاک بەتاکی ئەم کوردەی خۆمان گەورە و بچووک ئەخلاقیەتی ئینسانیەت گێڕێتەوە کاکی من ئەمانە شەرمەکە مەسەڵ جار وتومە ئەرە چێ بینیوێتی هەڵۆیە بە باڵێ فڕێت چێ بینیوێتی حاجی لەخلەقێ سۆلە کێ مەل بە باڵێ نافڕێت شەپڵە بە دەستێ لێ نارێ خەڵک لە دینە بەخۆیان بچێتەوە وەڵڵی وەبیلای وەتەڵی من لە باتی سنێڵم برۆشمە تاشم ئەگەر بە مانگەشانە بوو مدارانە بوو دەیخوا حافیز زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاکدارە لە عربەتەوە دەچمەوە هەولێر
کاک عەبدولسەلام لەگەڵ کاک عەبدولسەلام سڵاوی خوا لەبێت فەرموو بزانم ڕای جەنابەت لەسەر چاوەڕێی ئەم شەومان چییە؟ زۆر سپاس. ڕاستی قەیرانی جارایی هەموو کارگەی زۆری هەبێ بە عەقەب بەس من پێم سەیرە هەفتە ڕاگەیاندن هەیە لە کوردستان هەمە چنە ئەلامەکانیان پێگرن وەکو وایە هیچ نەبی لە گۆڕێ یعنی خۆزگام کەناڵانە بەهاتبانە ناو خەڵک خەڵکیان بدیتەبەیان کە خەڵک لە سژانەشدا دەژین قەسەم بەخۆی خەرکێ دەیناسم 2009 لەبەشیمە قەسەم بەخۆی خەرکێ نەچتۆ مارشی لەبەشی و عەفاظەی بکردو مارەنداری یعنی پێم سەیری هەندێکی لە خۆشترین ژیاندا دەژین ئاگایان لە وڵاتەکان بەخشەم پرسیارێک لەو بەڕێزەوانە دەکەم کە ئەو کاربەدەستانە باش دەبێ ئەوان لەگەر ئەو ڕاگەیانە کوردیانەی گۆدانە نیشتن لەگەر ئەو بەنگە ئازادانەدانە نیشت خەڵکی بڵێ چالی دەکا باش دەبێ ئەوانە کوردی نەزانن باش دەبێ ئەوانە گیان نەبی یان نازانم پێم سەیرە زۆر پێم سەیرە ئەوانە دیکەن یعنی پەندێکی کوردی هێزرێ کەسە کەس بی ئەرسەشی بەسا بەس ئەوانە 28 ساڵە خەڵک پەندیان پێدرێتنەوەن هەستان عار نایەن یعنی هیچشیم پێیان نیە هیچ داواکاریشانە ناکەم چکە شەرم بەخۆی داواکاردەوە نەکەم ئەوانە ئیوەی نەخرن داواکاریان لێ بکات زۆر سپاس بۆ دەستخۆشی بەرنامە سپاس بۆ تۆش کاک عەبدولسەلام لە هەولێر و لە هەولێر کە بەڕێز کاک پۆڵامان لەگەڵە کاک پۆڵا سڵاوی خوا لێبێت تۆم کاتت باش سڵاوی خوا لە تۆ و لە یەکەیەکە بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان برای بەڕێز سپاس ئەگەر دەرفەتەکە تۆزە کاتەکە زۆر بەخێرایی فەرموو کاک پۆڵا لە مێژە وتویانە دۆست ئەو کەسەیە بتگرێنێ دوژمن ئەو کەسەیە بە پێکەنینت بێنێ برای بەڕێزم لە کوردستان قەیرانی سەرکردە هەیە قەیرانی عەقڵ هەیە قەیرانی دڵسۆزی هەیە ئینجا قەیرانەکانی تر ئەنجامی ئەوانن بۆ ئێستا لە کوردستان ئەگەر سەرکردە هەبێ ئەگەر دڵسۆز هەبێ نەگرفتە کۆمەڵایەتیەکان سەرتاپای گرفتەکان چارەسەر دەکرێت بۆ نمونە ئێستا خەریکە بێکاری زۆر دەبێ باری نیشینا زۆر دەبێ باوەڕت بێ کەلتور لە ناو دەستێ بۆ دەزانی بۆ ئێستا نزیکەی 2 ملیۆن ئەعرابی ساڵێکە ئاواران 2-3 تەواو نەبوو ئاوارە پێڵ لە خۆکردن تاکەی کورد بە سۆز و عاتیفەوە بیرکاتەوە بۆ ڕێز لە خۆمان ناگرین دەزانی ئەگەر ئەوانە بنێرینەوە واز ڕێزمان لێ دەگریت پێغەمبەریش ڕێزمان لێ دەگرێت چونکە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرموویەتی رحم الله امرئ عرف قدر نفسه چونکە ئەوانەمان تاڵتە داوە بووین بە خزمەتکاریان عەبا بۆ شێخەکانیان هەڵدەگیر ئەگەر ئەوانە بنێرینەوە بێکاری نامێنێ $1.5 ملیار دۆلار بۆ حکوومەت دەگەڕێتەوە دەستورمان بۆ دەگەڕێتەوە بە دیزانسەکردن بە نێرگەلەکردن بە سێتارەتکردن ئەنفالیش بەڕێوەیە ئەگەر نیانهێری خاڵێکی تر دەربارەی موسا دەبا کۆمپانیا زەبەلاحەکان بەداهاتەوە پرستی مەپرسی وەکو جاران و ئێستاش با کۆمپانیا زەبەلاحەکان ئەگەر چل ڕۆژ سیارێکی ماموسێک بە خەڵک بدەن نەک چاوەڕێی عراقی عروبە ئەو عروبەتیانێک کە بنیاتیان ناوە برای بەڕێزم ساڵەهایە کێسەکەمان ئێستاش نازانین کێ لە ئەستۆ کێ و چێت و سۆسە کێسە ترێ نازانین دۆستەی کە خودی خۆیان عراقیان بنیان ناوە ئێستاش پێناسەی پەیوەندی عراق و هەرێمی کوردستان نییە کێ بیرمەندە کێ سیاسیە باوەڵامە بداتەوە پەیوەندی ئێمە و عێراق لە 2003 چییە دەستورە مەزاجە عەشاریە خێڵە چییە ئەگەر وایە بۆ کورد بۆ سوال کرد بۆ دەستپان دەکاتەوە نەبوونی سەرکردە نەبوونی عەقڵ نەبوونی دڵسۆزی بۆ کوردستان پڕە لە خێر و بەرەکەت برای بەڕێزم بەڵام ئەوانەی وتمان بوونی نییە بۆیە ڕۆژ بە دوای ڕۆژ قەیرانەکان زیاتر دەبن کێشەکان کەڵەکە دەبن ئەگەر بۆ جارێک بەهۆش خۆیان نێنەوە چونکە تەنها و تەنها ڕاستگۆییە دڵسۆزیە عەقڵی ڕاستگۆیەکانە بەرتەوازە ناهێنی یەکدەست و یەکدەنگ دەبین ئێمە نابینە سوالکەری ئەوانەی خودی خۆیان سوالکەر بوونە ئێمە دەستپان ناکەینەوە ئەوانەی بە درێژایی مێزوو لە بیابانەکەوە یا و گۆڕیش نەبووە بیخۆن کەسی هاتن کوردستانیان خۆناک بە خۆناک تاگیر کرد تا گەیشتنە هەولێر و سلێمانی ئێستا 2 ملیۆنیان تێدایە بێ ئاگابوونەوەی دەوێ دۆز و عاتیفە نا دڵسۆزی دەوێ عەقڵی دەوێ وشیاری دەوێ ئەگەر نا ئەمە لێلەیە لۆلۆش ماوە هیوادارم پاکستان بە خۆیان دابستنەوە چونکە بەرامبەر خوا و مێزوو هەر ئەوان
بەرپرسن نەک داماوی کوردستان هات زۆر سپاس کاک وڵا سپاس بۆ پەیوەندیەکە دەچمە پیرەمەگرون باوکی کەیوان باوکی کەوان سڵاوی خوا لێ بێت تۆم کاتت باش خی خۆ لە بەڕێزیشت و لە دەسۆشی ئەو بەرنامە جوانانە دەکەم و لەو بەڕێزانش کە پەیوەندیەکان وەرگرتن فەرموو باوکیکان دەبێ بزانم ڕای جەنابەت لەسەرەوە چییە کاریگەری قەیرانی دارایی لەسەر زۆربوونی گرفتە کۆمەڵایەتیەکان وڵی لە خۆی بەرەنجیان ئەوە شتێکی زۆر ڕاستە و کێشە کۆمەڵایەتیانە گەلێ زۆر بوون لە ناو عایلە و لە ماڵەکانە بەڵام ئەوە بەلای ئەوانەوەی نییە لە بەرەوەیان پێش سپاس بۆ خوا پێش ئێمە ئەوان عایلەکانیان شکر هەڵوەشاوە خۆیان لێرە خەریکی ڕاوە دینار و ڕاوە دۆلار و بیرەنەوت و شەریکە و کۆمپانیەکان و ماڵمدارەکانشان لە ئەوروپا بۆ خۆیان بە هەر کارێکی خەرکەکەندا زۆر نەچین ناستی خراپەوە حاصل ئەوان پێش ئێمە شکر هەڵوەشاون سپاس بۆ خوا بکەیت کە ئەوان پێش ئێمە هەڵوەشاون لەو ڕۆوە بۆ مەسەلەی ئەوەش کە ئێمە چی بکەین و چی بکەین من ئەم دارە دووبارەیەکەمەوە داوا لە مامۆستا عەلی باشیر لە کاک سەلاحەدین بەهادین کورە لە هەموو سەرۆکی حیزبانێکەوە لە دەرەوەی ئەم دوو حیزبن بە ئەم سێ حیزبە چونکە تەواو بوون دەستیانەوە لە دوانی بێنین هیوادارم مامۆستا عەلی باشیر بە نەفسی ئاەتی قورئان ئەوە بێنێتەوە نابێت ئینسان لە بەردەمی ساڵمە ئەمەندە بترسێ چونکە مسلمان نابێت ترسنەوە بێ مسلمان ئەگەر پاشەبەردێکیش بەسەریا بێ نابێت دەست بۆ سەری بێنێ دەبێت خۆی پشت بە خۆی بەستێ ئەوەنە بە جورئەت و بەخیرەت بێ هیوادارم هەموو ئەو کەسانەی جگە لەوانی کەوا بە کۆی لە کراوە جگە لە کۆی لەبوونمان ئەم کۆی لەبوونەمان لەسەر خۆمان لادەین ئەومان کە کۆیلێن و ئەوەش کەوان کۆی لایەتی قوبڵ نییە هیوادارم خەڵکیش ئەمە ئیستر نەچێ ئەم لەبەر ئەو لەبەر ئەوی ئەم پۆستەیەکی و پۆستێ ناچێت با هەموومان بە یەک دەنگەوە بە هەموومان بە یەک هەنگاو چینە پێش بۆ سەر شەقامەکان لیان کێنە 12 سەر شەقامەکان وەڵڵی ئەوان وانین وەڵڵی ئەو خیرەت و جرئەتیان نییە زۆر باشە سپاس بۆ باوکی کەوان لە پیرەمەگرون و سپاس بۆ ڕاکەت کە خستە ڕوو دەچمەوە سلێمانی باوکی ئاسۆم لەگەڵ باوکی ئاسۆ سڵاوی خوا لەبێت تۆم کاتت باش دەمەوێت ڕای جەنابەت لەسەرەوە بزانین چۆن قەیرانی دارایی کاریگەری لەسەر زۆربوونی گرفتە کۆمەڵایەتیەکان دروست کردووە سڵاوی خوا لە جەنابەت کاک جەلاکجان سڵاوی خوا لە تەواوی کارمەندانی تەلەڤیزیۆنی پەیام بەناوێوانیشەوە زۆر سپاس سڵاو لە تۆش سەرکەوتوو بن ئینشەڵڵا خوا گەورە سەرکەوتوتان کات سلامت وەڵا کاکە من پێم خۆش بوو ئەم کێشە و مەشاکیل و قەیران و هەموو ئەم مشکلانە بەهۆی ڕفراندۆمەکەەوە تووشمان بواە ئێستا سنوورەکان هەمووی دابخرانایە وەک شێخ مەحموود بریندار بۆیە سەرکردەکەمان دوور خرایەتەوە لە وڵاتە وەک پێشەوا قازی لە سێدارە بدرایە بەڵام بیبردایەتە سەر ئەم کێشە و مەشاکیلانەی لە وڵاتەیە هەیە خۆزگا ئەم سێ چوار ساڵە ئەم قەیرانانەی کە دروست بووە تا قوڕقڕاگەمان کە ئێستا هاتووە بە بۆنەی سەربەخۆیەکەەوە بواە تەحەمولی گرانەک دوو ڕۆژ دوایەوە بڵێ داواکەین جارگای هیوا دانەفرێ سڕکرا هەڵوەشایەوە ئەمە هەموو نەهامەتیانە بۆ ڕیفراندۆم من بە ئەمە ڕای خۆمە نازانم بەخوا پێێتێ زۆر غەڵەتم تەڵام پێش ڕیفراندۆمیژەمە هەر هەبوو مامەساگیان هەبوو دەی مامەساگیان بۆ نایی یەک شتێک بە برای خۆم بڵێم بەخوای بەقەدەر دوو چاوم خۆشتان نوێ بۆ نایەن بەرنامەی لەسەر حکوومەتەکەی بەرەم ساڵحکەن بەرەم ساڵح تاکە سەرۆکی حکوومەت نەبوو هاتە پەرلەمانوێستا کاکدابان پەرلەمانتاری گۆڕانە چەندێ لە کەیەنێنەوە هاواری کرد سەی بە بەرزانی و دووبماوەی بەسەر چووە ئەی ئێستا بۆ ئیمزای ناکە بۆی سەرۆکی حکوومەت بێ ئەی کاگیاسین بە دەنگی هەژار و فەقیر لە ڕاپەڕین بوو بە پەرلەمانتار بۆ نایە بە ئیمزای بکە بە یەک شتێک لە دۆست بۆیە باسی یەکبار هەم ساڵحەکەم ببوو لە کات شتێگر ماوەستا دلات زۆر بەخێرایی ئەڵێم ئەو حکوومەتەی بەرەم ساڵح 63 ڕۆژ لە بەردەرکی سەرا تەپڵ کوتامان وتمان ئەی گۆڕین یخوا 25 مانگ من موچە خۆرم 25 مانگ بۆ 30 مانگ موچە ماوەرە گدێمە جواباری سەوز دەڵێم تێگەی بەڵام لە هەمان کاتا سنفەی عەقا و سنفەی زەواج و قەرزی بچووک و هەموو شتێکشەوە ئەمانە وەڵای ئەبێ بڕوخێ ئەی خۆ ئیستا ئەمانەش نییە باشە کاکە ئەمانە لە پای چیا پیا بوو ئەی بۆ ناکشێنە وەڵای ئەو قسانەی کاتاون موچەی کابان و من ڕووی دەمەکەمەوان بەداخەوە شاری ڕۆشنبیری بۆ نایەن ڕۆژێک لایەنگرانی ئێمەوە بەبای ینی لایەنگرانی گۆڕان بچتە سەر گردەکە بڵێن بچنە دیار گۆڕەی کاگنەشوان بڵێت کاکە ئەمانەی کە لەسەر ڕێبازەکەی تۆ ئێوەرەن هەر بڕەکەن کاکە نامانێنەمانە ئێ بۆ ئێستا گردەکەیان کردو بە گردی دووەمی سەری ڕەش عیبە بە قورئان ئێوان داکۆچی بە حساب وەک ئێوە هەر لە بەری خەڵکا ماون دەستان خۆش بێت ئێوە یەکگرت بوو بەڵام ئەوان بۆ چون بۆ پارە
کەوتونەتە دوای پلە پۆست و پارەیان نیوەیان لەسەر حسابی دەنگدەری گۆڕان بوون بە باوکیاسۆ دەمێ زۆر بە خێرایی نمونەیەکی کاریگەری قەیرانی دارایی لەسەر گرفتە کۆمەڵایەتەکانم بۆ بینیتەوە ڕەنگە ئێستا کەم کەسمانە بێت لە چواردەوری نمونەی لا نەبێت لەوەی کە بەهۆی نەبوونی و نەداری خەڵکەوە بە تایبەتی ئەم 6 ساڵی ڕابردوو ڕەنگە توندوتیژی خێزانی ڕەنگە خۆکوشتن ڕەنگە تەلاق ڕەنگە جێشتنی گەنجێک بۆ دەرەوەی وڵات ینی بەهۆی قەیرانە داراییەکەەوە ڕەنگە ئێستا گرفتە کۆمەڵایەتیەکان زیاتر بوو بن نمونەت لایە هیچ وڵی بڵێم ئیستا بڵێم نمونەم لایە ڕەنگە گەر هاوڕێیەکەم برادێکم بەجار بەرنامەکەیەوە دانیشتێ ڕاستە خۆ زانێ بەبەستی ئاڕڵالام یعنی ئێستا یانی پێم خۆش نییە بڵێم وڵاو های بەڵام چۆن نەیبوو ماوەسەدە چۆن کاریگەری نەبوو چۆن تەسیری نەبوو ئەو هەموو خەڵکە داما و ڕز تۆ موچەکەشیان پێکردە بە ڕۆی بە موچێ ناشدا 40 ڕۆژدارێ 50 ڕۆژدارێ 100 ڕۆژدارێ یعنی کەس هەر ئەوەی کە ئەشکرێ ئیلا لە ناوچەی سەوزەکرێت لە بەداخەوە لەولا کەس نییە بڵێ کاکە موچەکەشم نادرێت دەوامیشی بۆکە ئۆنلاین تو دین و ئیمانتان جۆگران بینەران ئەم تەلەڤیزۆنە تو دین و ئیمانتان ئێمە سوود و دانیمارک و چی ئەم وڵاتانین ئەخە بە چی ئۆنلاینەکەن بۆی کە مناڵەکەی من لێستاوە بتم ئینتەرنێتی بۆ دانێم و خەتی بۆ دانێم و دوای من زان چیەکە خۆ من ڕقابە نیم بە دیارم مناڵەوە بۆ هۆکا یعنی ئیلا ئەمە هۆکایەکی تری لە پشتێ دەست شتێتی من بەلایەنی ئەخلاقی من ئەڵێم ئەمە یەکجاری هەر فەسادمانکەن یەک من بە بۆچوونی خۆماڵێم ئەمە هیچ قەناعەتی منەوە نییە برەوە بە خوێندن و بۆی کە مناڵەکانی ئێمە خەمی مناڵی ئێمە نییە بەخوا بڵێ فڕۆکسۆ دەجڵنیاییەوە سبەینی ئۆنلاین جیاواز لە گرفتی دارایی ڕەنگە بۆ خێزانە ژانشینەکان بە تایبەتی دروست بکە بە دڵنیاییەوە جارێکی دیکە شەپۆڵێکی گرفتی کۆمەڵایەتی بەڕێیە چووکە سبەینی ئەم منداڵە ئەم مێر منداڵە ئەم گەنجە کە ئینتەرنێت بەکاردێنێ ئەگەر پێشتر باوکەکە ڕقابەیەکی لەسەر بوو بێ ئێستا ناوێت چاودێرێکی چڕتت کاتەوە چکە بە بیانووی دەرس و دەوام خوێندنەوەیە زیاتر بەکاری دێنێت مامۆستاگەن دوو مناڵم هەیە ببوونە کاتم دوو مناڵم هەیە 24 ساعت دەم بەسەرانەوە بە قوربانتان بە کوورە باوکی باوکم کوورە وەزاگەی منە هایە کاکە بخوێنن باوکی باوکم بخوێنن ئیجا باشە خۆ من ئەکرێ من هەردوایەوە دەوام هەیە ئیستاوا ئەڕۆم بۆ دەوام کە تەلەفۆنە بۆتان کردووە سواری سیارە بووم و ڕەنەف سیارەیە بەڕۆم بەرەو دەوامش باشە ئەکرێ من بێسا ئەو بەجێمێشتونە ئەیمان بەم ئەبخات و ئەنتەرنێت و فەوزایە من چوزارم کوڕە دوای تیپێکا کوڕە جارم 15 ساڵە 12 ساڵە گەورێت 15 ساڵ گەورێت زۆر باشە ببوورن زۆر کاتم زۆر سپاس بۆ ڕاکەت باوکیاسۆ لەگەڵماناوی دەسمە چوار قورنە کاکدانام لەگەڵ کاکدانە سڵاوی خوا لەبێت فەرموو بزانم ڕای جەنابەت لەسەر تەوەری دوانگە چییە کاکە و کاتت باش هەموو کاتێکت باشتر بۆ تۆ دەخۆشی بەرنامە لێ دەکەم برازوانەکەم سپاس وەڵای برازوانەکەم هەمووی خەتای خۆمانە ئەگەر ئەو هامان بەسەر بێ لەبەرەوەی من هەموو جارە دەنگم داوە بۆم دەسەڵاتە هەموو جارێ بۆ خۆم و بە ماڵم منداڵم و برا و هەموو کەسم ئەمن لە چواقڕێم کەس دەزانێت لەسەر ئیز بە شێرە ساڵات هەموو شتێکمان پێکراوە ئێستا تەماشا دەکەی یعنی ئەو ئیزبی دەسەڵاتە هەر لەبەر بەرژەوەندی خۆی داخەڵی خۆی ئاگای لە خەڵکی پێ نەماوە ئاگای لە خەڵکی فەرمان بەر نەماوە ئەمە بۆ خۆم یەک مەحاشم نییە بەس خەڵێک وەزی زۆر خراپە ئەو هابێ خەڵک دزیە دەکا ڕاو ڕوتێ دەکا ینی ئەندام پەرلەمان دێ با 4 ساڵی کە دەڵێ کاکە من هەموو شتێکتان بۆ دەکەم بە هەموو ئیزبەکانەوە نەک بڵێ هەر یەک بوو هیچی ڕاز ناکە هیچی بۆ میلەت نییە ینی خەڵک وای لێ هات 180 ئاخ بۆ سەدام حوسێنی ڕاش بڵێ سەدام حوسێن زۆر لەوانە باشتر بووە دیارە باشتر بووە دەبا ئەوانە کە ڕاز دەکەن لار هەمویانەوە لە سەر و چارێمەوە هەتا دەگاتە آخر حیزبەکان با بزان و ڕۆژش بیان دەکرێت فەرمانبەران معاشیان کەم بێ ماڵم داڵێن پێ بژێت زۆر باش ئێستا هیچ نمونەیەکت لایە کاکدانا لەوەی کە هۆکاری گرفتە کۆمەڵایەتیەکە لە دەوروبەری جەنابەت بۆ یەک قەیرانی داراییەوە بوو بێت بڵێ کاکەجان چۆن ڕوو ناوێت ئێستا مزاری وا بێمەوە ماڵە پارەم پێ نەبێت منداڵەکەم دانت کە لێم دەبێتە ڕقی پێدەڕژمانی هیچ نییە کار نییە دەبێت پەلاماری دەم لێ دەم چۆن کێشە بۆ من دروست نابێ ڕەنگە ئایلم سپێنە بستۆ ماڵە باگت بە مێردەکەم هیچ نەبکات ئەگەر شەک نەبێت کارێک نەبێت دیکە هیچ چ بکەیت ئارەوەڵا کێشە دروست دەبێت لێ جواز اون دەبێتەوە ڕاستی ناکەن ئەدی ئەو داهاتە چی لێ دێ دەڵێ نازانم 320 میلیارد چێ بۆ دەنێت ئەدێت من مەرجز ئەو منەوتەی بەڕێ دەکەی چی لێ دێەوە واقع ئەگەر عێراق پیا بێ کازمی پیا بێ یەک دیناری نانێرێ بۆ هەرێمی کوردستان بۆچی بینێرێ
ئەتۆگەر نێڵی پارەی بدێ فەرمانبەرانی چاوەڕوان بی هەتا نەیدی و ئەو جارەکانە ئەتوو هەندە بندیوار هەنا ئی ئەسلەکانیش نادا دەبێت چاوەڕانی بندیوارەکانە. زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکەت کاکداناکە لە چۆڵخوردنەوە لەگەڵ ماوی دەچمە شۆمان کاک هەنگاوم لەگەڵە کاک هەنگاو سڵاوی خوا لەبێت ئەم کاتت باش. الله يفعل جنابي السلام عليكم. عليكم السلام ورحمة الله فرمو كاك هەنگاو. الله يرزم بۆ جەنابی و هەموو کارمەندان و بینەران. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی لێ یەکەم بەڕاستی دیارە کەناڵی پێیان زۆر تەلەفۆنی بێتێ زۆر بەزەحمەت پێم وەرگیرا ئەوە دەی ئومێد و دەستخۆشی ئینشاءالله سەلماندی کە کەناڵی خەڵکی زلم لێکراوی کوردستانە ئەرکی سەرشانمانە ئەوەی پێمان بکرێت لە خزمەتی دین و ژینی ئەو خەڵکە بەرکی ئاینی و ئەخلاقی خۆمان بزانین. ڕێستان ئێستایی من فەرموکانی بۆ بزانم ڕای جەنابەت چییە؟ سەبارەت بۆ قەیرانەی سەبارەت بۆی کە سیرکە کاگەنگاو سەبارەت بۆی کە قەیرانی دارایی چۆن کاریگەری لەسەر زۆربوونی گرفتە کۆمەڵایەتیەکان یا گرفتە خێزانەکان دروست کردووە؟ قوربان شار لە چۆلەوانی دەستی خەڵک هەل لە دەرەوەستیا دەچێ لای دوکانەکان کەس بەلایەوە ناسێ هەمووی بازار سات هەمووی خەڵک لە ماڵەوە کەوتووە هەمووی چاوەڕێی نەتیجەچی ئایەتی کاتی نەکا چاوەڕێی هەواڵە چیە وەڵامە چیە چونکە هیچ ئومێدەت نەماوە لە حکومەتی هەرێم حکومەتی هەرێم بەڕاستی جێی هەڵوەشانەوەیە و بە زووترین کات پێش وەخت ئەنجام بدرێت باشە حکومەتی عێراق هەموومان موسەی دەدا وە قەرزی 50 ملیۆنی و 30 ملیۆنی دەدات داهاتی نەوت دەفرۆشی و سنگە گومرجی هەیە و داهاتی ناوخۆی هەیە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە داهاتی سنگەکانی هەیە ناوخۆی هەیە و داهاتی نەوتیشی هەیە ئایا بۆ حکومەتی عێراق هەموومان موسەی دەدات و قەرزی هاوڵاتیانیش دەدات و ژیانی هاوڵاتیان بەڕێ دەکا ئایا بۆ هەرێمی کوردستان بەڕێ ناکا کەسی دانا بەراوردی بکەین حکومەتی عێراق پێنج هەندی هەرێمی کوردستانە بەڵام هەرێمی کوردستان یەک هەندی عێراق کە دەفرۆشی دەبی بای هەر هەموو موسەخۆرت بکا کە ماندانە موسییان پێ بدەی وەسوفیان پێ بدەی کاگەنگاو جەنابەت لە دەوروبەری خۆتە گرفتی کۆمەڵایەتیت بینیوە یا گرفتە خێزانیەکان لە هی هاوڕێ دراوسێ خزمەت کەسوکار خۆت کە بەوەی خێرانی داراییەوە بوو بێت بەڵێ قوربان ئاڵەتی یەک هەڵوەشانەوە هەبووە برادەران پێیان ڕادێ چەند ئاڵەتێک هەیە خێزانەکان یەک هەڵوەشاونەوەتەوە لەسەر قەیرانی دارایی کێشە کەوتوتە ناو خێزانەکانیان باشە بەڵێ ژیان لێرەوە ئەمە داوا ئەکەین بەڕاستی هیچی تر توانە نەماوە داوا لە حکومەتی سوپای عێراقەکەی حکومەتی عێراق کە هاوکاری خەڵکی کوردستان بکە خەڵکی کوردستانی هەموو خەڵکی ناڕازی خۆپیشاندانێک ڕاپەڕینێک ئەنجامەدا بەڵام سوپای عێراق هاوکارمان بیت مەمنون دەبین بۆ ئەوەی سوپای تورکیا وڵاتە داگیرکەرەکان تەداخل نەکات ڕاستڕێکا کە مافی خۆی و خەڵکە کە دەیەوێت بەڕاستی گۆڕانکاری لە ژیانی خۆی دروست بکات زۆر باشەکان سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆی کە ڕای لە دوانگەی خەڵخستە ڕوو دەچمە سێ سادەق کاومەرم لەگەڵ کامەسڵاوی خوا لێبێت وەم کاتت باش فەرموو بزانم ڕای جەنابەت لەسەر ئەوە چییە کە قەیرانی دارایی چۆن کاریگەری لەسەر زۆربوونی گرفتە کۆمەڵایەتیەکان دروست کردووە ئێوارە باشزانە زۆر سپاس هەموو کاتێکت باش قەیرانی دارایی بوونی نەکار زانە یا هیچ قەیرانی دارایی بوونی نییە باشە ئەمەی چی ئێستا لەوەی کە فەرمانبەری دامامان هەیە کە بە 2 مانگ جارێک موچە وەردەگرێت ئەوەی کە بازار بەم شێوازی لە هاتووەمەی کە پرۆژە خزمەت گوزاریەکان هەمووی ڕاگیراون ئەمە کارەکەی بۆ چی ئەگەڕێتەوە خۆ دوجار ڕەنگە گەر قێرانێکی دارایی لەسەر ئاستی دەسەڵات یا با بڵێن ژێرخان یابوور یا سەرچاوە داهاتیەکانمان نەبێت خۆ قەیرانێکی دارایی هەیە لەوەی کە بەرۆکی خەڵکی فەقیر و موچەخۆری گرتووە من پرسیارە دەڕم قەیران بوونی نییە ئێوەڵان قەیران باشە ئەی ئەمەی کە 2 مانگ جارێ موچێ وەرەگری ناوێنەی چی باشە کایزانایان پرسیارێ چۆن پرسیارێ فەرموو کوردستان چنێکە چۆن کوردستان چنێکە چنە خەڵکەکە چنێکە تۆ بڵێ 6 ملیۆن 6 ملیۆنی شای تێ نەفەر ناکات 6 ملیۆنی کورد چۆن کاک
کاک عومەر باش دەسەڵتت تێناگەم من 6 ملیۆن و کورد باشە چاری سێ نەفەر ناگات پێ پیاو چاری سێ پیاو کێیە کاک عومەر دیارە شتەکە ڕوون و ئاشکرایە بەرەوەڵا ئەگەر بێنە مەیدانەوە 6 ملیۆن بۆ چاری ناکە سێ نەفەر چیە بە سێ نەفەریشەوە جاری وا هەیە جا کاک زانە گیان من لێرە داواکەم لە لایەنەکانی کۆمەڵ و یەکگرتو و گۆران بکشێنە حەل لە حکومەت گشتیان بێنە دەرەوە لە حکومەت نینێ ماتوینەتە دەرەوە حەل هەمووتان دێنە دەرەبێنە بەرەی خەڵکەوە لە حکومەتان نین کا عومەر ئێمە باشە بۆ تژ بڵێن بڵێن هەر هەمووتاوەرنە دەرەوە با بەرەی پێ بێن دەزانین چی ڕۆیا چاگە خراپ جاواب بەوانی ترکێن وەڵام ئەگەر بەس بە بزوتنەوەی گۆڕان بڵێن چوەگینا حکومەت و دەسەڵات لێکێتی و پارتی خۆیان بۆیان بێنە دەرەوە هیچ نامێنێتەوە هەرە بێ بارگەخەکە بەلایەکە بەخۆشی بێ بە ناخۆشە لێ بشکێتەوە چۆن کا عومەر بەخۆشی بێ بە ناخۆشە لێ بشکێتەوە زۆر سپاس کا عومەر گوێم لە سەوتت باش نییە سپاس بۆ پەیوەندیەکەت بینەرانی عزیز دەچمە لای چەند کۆمنتێکی دیکەکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەمانە وەتان دەخوێنمەوە یاسین عزیز بەهۆی قێرانی داراییەوە گەنجان ڕویان لە دەروی وڵات کرد گیر و گرفتی خێزانی زۆر بوون و وای لە هاتووە خەڵک خۆی دەکوژێت محەممەد ئەحمەد دەڵێ قەیرانی دارایی هۆکاری هەموو کێشەکان و چکەوا دەکات هیچی وایەک بە ژیانی ئێستا وایندە نەبێ وەکەوەی دەبینرێت دەچمە لای پەیوەندیەکی دیکە لە سلێمانیەوە کاک محەممەدم لەگەڵە کاک محەممەد سڵاوی خال لەبێت فەرمو بزانم ڕای جەنابەت لەسەر تەوەری دوانگەی خەڵک چییە لەوەی کە قەیرانی دارایی چۆن کاریگەری کردووەتە سەر گرفتە زۆربوونی گرفتە کۆمەڵایەتیەکان خوا لە جەنابەت و لە کەناڵە بەڕێزەکەتان و سپاس کاک محەممەد وەڵاهی قەیرانی دارایی یعنی کاریگەری سەواری کردووە لەسەر تاک بە تاکی کۆمەڵگای کورد باشە یعنی وای لێ هاتووە خەڵک یعنی جیابوونەوە زۆر بووە ئیتر خەڵک ماڵ و مناڵی بۆ ناڕوا بەڕێوە خەڵک ژیانی وەستاوە هاتۆتە سەرەوەی کە ژیان مردوو ژیانی وەستێ خەڵک وای لێ هاتەوەکو مردووی لێ هاتووە ئێستا باوەڕکە ئیش و کار و کاسی یعنی زۆربەی زۆری خەڵک یەکیان لەوانە خۆمم ئیش و کار و کاسیمان بە هیچ شێوەیە وەستا و ئیش و کار و کاسیمان نییە موچەخۆر نین ژیان یعنی کاریگەری قەیرانی دارایی ئەوەیە کە تەسیرەکاتە سەر ئەوەی کە بەیانی دووبانی وای لێ ئیتر ژن ژیانێ مناڵ ژیانێ مەکتەبە بەڕێوەیە ئیتر مەسروفاتی ڕۆژانە هەموو ئەمانە تەسیرەکاتە سەرەوەی کە وای لێت گرفتی کۆمەڵایەتی دروستە بێ و جیابوونەوە دروستە بێ و بەدەست خۆ نییە ئەنی تا ئێوارە تۆ غیرەتە با قوڵی نەکە ئەغیرەتم قوڵ ناکات دەستنەکەم جیابمەوە بەڵام یعنی دەسەڵاتم نییە کە نابێ ئەو ژیانێوێت خۆم ژیانم هیچ کە فەوتاوە بەڵام ژنەکە خۆ ژیانێوێت ژیانش بەچی کاتێککە تۆ ژیان و وەستاوە یعنی چیەکەی ئێستان تۆ معاشخۆری ژەبی معاشخۆرەکەش ئەوە تا معاشی نییە معاشخۆر نەبیت و کار و کاسبی و نەبێ و ئێتر ئەمانە هەمووی کاریگەری قەیرانی داراییە لەسەر دروستبوونی گرفتی کۆمەڵایەتی بەڵام بەداخەوە بۆ ئەم حکومەتە کوردیی کە خۆمان بەدەست خۆمان دروستمان کرد و نەحلت بووی سەدام حوسێن و ڕژەمی بەعسمانە کرد بەڵام ئێستا ئاواتەخوازین بە ئەوەی کە بگەڕێنەوە ڕۆژێک لەو ژیانەی ئەو سایە ژیان بکەینەوە خۆ هیچ نەبێ و کاتە لە ڕووی کۆمەڵایەتیەوە پێم وایە گرفتەکان کەمتر بوون ڕەنگە هەندێک نەکەمتر بوو کاکە تۆ بەس زدی دایکرد کە ئەوەی و نیشتیمانەکە و یعنی بە حەقەت دایک نیشتیمانش دایکە چ کورد چ تورک چ فارس چ عەرەب چ هەمووی ئەڵێ نیشتیمانەکە و دایکە بەڵام کە تۆ زدی دایکە وەسایتەوە ئەو کاتە بەرەنگارتە بۆەوە ئەمە هەموو کورد ئەزانێ وەکوتر ژیان هەتا بڵێ خۆش گوزەرانی هەبوو ئەچوی لە هەموو ڕوویەکەوە ژیان خۆش بوو نان هەبوو ئاو هەبوو ژیان هەبوو کار و کاسی هەبوو یەکێ بیویستیان معاشخۆر بێت ئەبوو احتیاجی تر نازانم ئێستا بەڕاستی ئەمانە هەمووی تەسیرەکاتە سەر کۆمەڵایەتی
زۆر باشە کاک محەممەد سپاس بۆ ڕاکەت لە دوانگەی خەڵکەوە خستە ڕوو دەچمەوە هەر لە سلێمانی بەڕێز کاک عومەرم لەگەڵ کاک عومەر سڵاوی خوا لەبێت چۆن کاتت باش سڵاوی خوا لە تۆ لە بینەرانی بەڕێز زۆر سپاس فەرموو کامەر بزانم ڕای جەنابەت لەسەرەوە چییە کاکە قەرانی دارایی چۆن کاریگەری لەسەر گرفتە کۆمەڵایەتیەکان دروست کردووە ساڵ بە ساڵ ئامارەکان زۆری دروست کردووە گرفتەکان ئەگەر پێی بڕوانین کە مناڵێک ئیتر کە فامەکاتەوە بینێ سێرەکەی ئاگاداری کێشەکان و ئاگاداری گرفتەکانە کە چیە گوزارێت کە چەندها خەڵک خۆی کوشت خەڵک سەری خۆی هەڵگرت خەڵک خێزانی لە خێزانی جیا بووە تەنها کەس خۆی کوشتیانی ڕۆژانە بینیم بە بەرچاوی هەمومانەوە لە هەموو لایەنەکان خەڵک خۆی کوژێ خەڵک سەری خۆی هەڵەگرێ خەڵک یعنی بەڕاستی گرفتەکان ئەوەندە زۆرە توانای چارەسەرکردن نەماوە ئەتوانین بڵێن چی چارەسەرێکە بۆ ئەوەی کە ئەم کێشانە کۆتایی پێبێ ئەم کێشانە کاتێکگە بتوێت کۆتایی پێ بهێنرێت سەرەتا ئەم دەسەڵاتێکەوە هاتووە سەر حکومڕانی ئەکات ئەم دەسەڵاتە دەسەڵاتێکە بەهێز و بە هێزی سەربازی ماوەتەوە و بە خۆپیشاندان و بە هاتنە سەرجادە و بە ئەمانە ناڕوخێ بە ئەمانەتیان ناچێ و لا ناچێ پێویستە ئەبێت مافیا بە مافیا چارەسەرەکرێت بەرامبەر شتێ دەتوانێت ڕاو بکرێت بۆیە ئەمانە کە هاتوونەتە ئێرە دەسەڵاتێکی وایان لەژێر دەستایە کە حکوومەت حکومڕانیەکی واکەن کە هەمووی هێزە هەمووی چەکە بۆیە من و تۆ ناتوانین بێن تۆ تەماشاگا گەر پێنج چەکدار بتنە لای کەسێک یان بەڕێوەبەرێک یان هەر دەسەڵاتدارێک لەگەڵ 50 کەسی قەڵام بەدەست و خوێنەوار و ڕۆشنبیرەیە زیاتر گوێ لە پێنج کەسە سەگارەکە ئەگیرێ وەک لەوەی کە 50 کەسەکەیتەوە هاتوونە بە شتێکی مەدەنی بە ڕۆشنبیری هاتوون ئەم وڵاتە گوێ لە ڕنجانی ڕۆشنبیر ناگرێ ئەم وڵاتە گوێ لە کەسانی خوێنەوار و شاهادەدار ناگیرێت بۆیە ئاوامان لێ بەسەر هاتووە مافیا کۆمەڵێک مافیا هاتوونەتە سەر حکوومەت و دەسەڵاتیان کردوتە دەست ئەمانە وایان لێ کردوین تووشی هەزار کێشە و نەخۆشی و دەردەسەری و عیلەت و نەهامەتیان هێناوە بۆیە پێویستە ئەم دەسەڵاتە ئەبێت چاوەڕوان بکەین تاوەکو هێزێکی چەکداری مەدەنی بتوانێت ئەم دەسەڵاتە لە ناوبەرە کۆتایی بەم خەم و ئازار و مەینەتی و کێشانە بهێنێت بۆیە من داواکارم لە خەڵکی ئەوەندە باسی ئەو نایە بەربەوانە ناڕوخێت پێویستە هەمومان یەک دەنگ بین یەک ڕنگ بین هەر کەسێک لە ماڵەکەی خۆی لە لای خۆیەوە ئەگەر ئەتوانێت بەهێزی چەکداریەوە بێت ئەم دەسەڵاتە بڵێ لە ناوچێەوە ڕێگۆڕانکاری بەسەرادێ بەڵام بە قەڵەم و بەشتەهاتە و بەو شتانە وەکو خۆیەتی خراپتریشە بێ بە چاوەڕوانی زۆر لەمە خراپتریش لەم دەسەڵاتە بکەین زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عومەر دیارە دوایین پەیوەندی کاک عومەر بوو کە وەرمانگرت لە سلێمانیەوە دەچمەلایی چەند کۆمنتێکی هاوڵاتیانی عزیز لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە ڕێگەی پێیجی پەیامەوە نووسیوانە ڕەسوڵ عەباس دەڵێت دادگاکان شاهیدن چی ڕوودەدات بۆهۆی قەیرانی داراییەوە عەلی ئەحمەد دەنووسێت زۆربەی گرفتە کۆمەڵایەتیەکان سەرچاوەکانیان قەیرانی داراییە ئەوەش حکوومەت لێی بەرپرسیارە کەمال شەریف دەڵێ بەڕاستی کاریگەریەکی زۆری دروست کردووە ئاسوودە هەورامی دەڵێ گەندەڵی و دزی و حزبێنە و قەیرانی دارایی ماڵی خەڵکیان وێران کرد جاسم محەممەد دەڵێ کاریگەری زۆری هەبوو و تەنانەت بووەتە هۆی لە یەکجیابوونەوەی خێزانەکان و زیاتر بڵاوبوونەوەی سەرچاوی کێشەکان کار و عەبدوڵڵا دەڵێ قەیرانی دارایی بووەتە هۆی زیادبوونی کێشە کۆمەڵایەتیەکان و تەنانەت تاوانیش قەیرانی دارایی ئەگەر بمانەوێت واقعی قەیرانی دارایی بزانین با سەردانی سۆپەرمارکێتی سەر کۆڵانەکان بکەین دەزانین خەڵک لە چه گرفتێکی داراییدا دەژی و چەندە گرفتە داراییەکان قوڵترنەوە بۆ هەی ئەم گرفتە داراییانەوە پیا و ڕەنگە زیاتر عسابی داخ بێ دەچێتە ماڵەوە ڕوبۆری گرفتە داراییەکان دەبێتەوە ژن و منداڵ وەک زۆربەتان ئاماژەتان پێکرد خواستیان هەیە بۆ ژیان پێداویستیان هەیە بۆ ژیان لە بەرامبەر دابینەکردنی ئەمانە گرفتی خێزانی لەناو خێزانەکانە دروست دەبێت توندوتیژی دروست دەبێت ئامارەکانی چەلاق بەرزتر دەبێتەوە و لە هەمان کاتا گەنجان ئەم ڕۆمان کە دەرچووی دانەمەزراوەکان بە تایبەتی کە هیچ موچە و کار و کەسابەتێکیان لە کەرتی حکومیان کردی حکومیان نەکەرتی تایبەتیش سازێنراوە بۆی بە شێوەی یەکسان دابەش بکرێەوە پیشەیانە خەڵک بخەنە سەر کارەکانیان بە پێچەوانەوە دەسەڵات تەنان لە ڕێگەی کۆمپانیەکانیانەوە کەرتی تایبەتیشان داگیر کردووە بۆیە لەبەر نەبوونی زۆربەی گەنجەکانمان بڕیاری زەواج نادن بۆیە لەو لاوە ڕێژەی تەلاق بەرزتر دەبێتەوە ڕێژەی هاوسەرگیری نزمتر دەبێتەوە کامە دوجار کاریگەری لەسەر بە کۆی گشتی گرفتە کۆمەڵایەتیەکان لە خیانەتی زەوجی لە دەیان گرفتی دیکە کە بۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دێتە پێشەوە دروست دەبێت ئازیزان و خۆشەویستان سپاسان بکەین بۆەوەی کە سەرنج و تێبینی یا سەرنج و کۆمنتەکانی خۆتان خستە ڕوو لە تەوەری دوانگەی
خەڵک ئەم شەوی زۆر سپاسانەکەین، سپاس بۆ بینەریتان تا دوانگەیەکی دیکە بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە.